لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان چەند حاڵەتێکی گیان لە دەستدان لە نەخۆشخانە حکومی و ئەهلی تۆمار کراوە و زۆرجاریش لیژنەی لێکۆڵینەوە پێکێنراوە و دەرکەوتووە کەمتەرخەمی و هەڵەی پزیشکی ڕوویداوە. نەورۆز نمونەی یەکێکە لەم نەخۆشانەی کە بەر لە 2 ساڵ لە نەخۆشخانەیەکی تایبەتی شاری هەولێر دوای 3 کاتژمێر لە ئەنجامدانی نیشتەرگەری گیانی لەدەستدا. دوای ڕووداوەکە کە سوکاری نەورۆز سکاڵایان لەسەر نەخۆشخانە و پزیشکەکە تۆمار کرد. لەلایەن وەزارەتی تەندروستیشەوە لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکێنرا. ئەو کارمەندانەوێن دەردیان کاکەت بڕات بە قەزا و قەدەر نییە باشە دەمگووە نەخۆشە وەسعی تێکتووە ئەم چیشم بە قەزا و قەدەرە دەگونا ئەو دەبی قسەک تەعامل بکەی بزان چی بەسە دێتن یعنی تا 3 ساعات بۆ حالەتەوە ماوە زەقتی هەرستا و دابەزی هەرستا و دابەزی تا ساعت 3 شەوێ لە پاش ساعت 3 تقریبا وەلای ساعت 3 ئەو هابوو ڕاگیانی لەدەستدا. نیشتەرگەریەکە لە نەخۆشخانەی ڕەحمەی تایبەتی ئەنجام دراوە. لە راپۆرتی لیژنەکەدا نەخۆشخانەکە و پزیشکەکانی بە کەمتەرخەم زانراوە و داوای لە وەزارەتی تەندروستی کردووە سزای نەخۆشخانە و پزیشکەکان بدات. بەڵام تا ئێستا بڕیارەکانی لیژنەکەی تایبەت بەو نەخۆشخانەیە جێبەجێ نەکراوە. لە هەموو حاڵەتەکانی کەمتەرخەمی ئەو نەخۆشخانەیە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێتن بەپێی ئەو یاسا و ڕێنماییانەی کە هەیە لە وەزارەتی تەندروستی سەرەتا پابەندبوونە بە مەرجەکان واتە ئەگەر کەمتەرخەمی هەبوو واتە ئەو مەرجانەی نەبووە بەجۆری نەبوونی ئەو مەرجانە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت چ سزادان بە غەرامە بێت یاخود تەنانەت هەندێک جار دەگاتە حاڵەتی ئەوەی کە داخستن لە بەرەوەی ئێمە لە پێشووتریش نەخۆشخانە هەبووە نەخۆشخانەی تایبەت داخراوە. بەڕێوەبەری نەخۆشخانەکە لە هەمان کاتدا خۆی پزیشکە و بەشداری کردووە لە نەشتەرگەریەکەی ئەو نەخۆشەی جانی لەدەستداوە ڕەتی کردەوە هیچ کەمتەرخەمیەک ڕووی دابێت و ئاماژەی بەوە کرد نەخۆشەکە بەوەی جۆرە زەڵتەیەکەوە جانی لەدەستداوە. لە ماوەی ڕابردووشدا چەند حاڵەتێکی هەڵە و کەمتەرخەمی لە نەخۆشخانەکان یاریمی کوردستان ڕوویاندا و NRTش زنجیرەیەک راپۆرتی لەسەر هەڵە پزیشکەکان و کەم و کورتیەکانی کەرتی تەندروستی بڵاو کردەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.